بەڕێز کاک قوبات تاڵەبانی دەبا بڵێم برای خۆشەویستم کاک قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت وەزیرە بەڕێزەکان تیمی ئەنجومەنی وەزیران ڕاوێژکاران هەموو ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ لێرە تەشریفتان هێناوە ئێوارەتان باش هەموو لایەکتان بەخێر بێت. پێش کابینەی نوێ کە ئیشەڵا بە زووی دەست پێ دەکەوتن و ئێمە ئەمڕۆ ئەو خەبەرەشمان گوێ لێبوو کە بە خوشحاڵیەوە کە لە ناو یەکێتیش دیسانەوە کاک قوبات وەکو جێگیری سەرۆکی حکوومەت دەست نیشان کراوە لە سەرەتا پیرۆزبایی لە خۆی دەکەم و لەو بەڕێزانەش دەکەم کە هەموو ئەوانەی کە لە حزبەکانی تریش دەستنیشان کراون بۆ پۆستی وەزیری لە حکوومەتدا. تەنها یەکشت توانی ئێمە بتوانین بەرگەی ئەو هەموو شتانە بگرین. یەکەمیان تێگەیشتنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو لەو قۆناغە سەختە و دوای ئەوەش پێکەوە کارکردنی ئێمە وەکو تیم. بەڵام لێرەدا من دەمەوێت بەڕاستی ئیشارە بە دەوری برای خۆشەویستم کاک قوبات بکەم وەکو جێگیری سەرۆک وەزیران لەو هەموو ئەو کارانەی کە لەم ماوەیە ئەنجامی داوە. سوپاسی خۆی بکەم، سوپاسی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم کە هەمویان پێکەوە هەر هەمویان پێکەوە مانەوە و شانیان دابەر ئەو سەختی و ئەو ناخۆشیەی کە لە ڕێگەی لەم ڕێگەیە دەهەبوو لە هەموو ڕۆیەکەوە و هەر ئەوەش بوو وای کرد کە ئێمە بتوانین ئەمڕۆ لێرەدا ڕابوەستین کابینەیەکی تر لەم ڕۆژانە تەشکیل دەبێ بەڵام باسی ئەو قۆناغە بکەین ئەو قۆناغەی کە بە یەکگرتووی و ئەگەر یەک ڕێزی و یەک تیمی ئێمە نەبووایە ئێمە سەر نەدەکەوتین. کاک قوبات بە هەموو معنا کەلیمەیەک دەوڵەتداری کردووە. من دەزانم زەختی لەسەر بووە، زۆر زەختی لەسەر بووە لە زۆر لایەنەوە، بەڵام ئەوەی کە ئەو کردی لەو ماوەیەدا کە من بەبێ مجاملە ئەوە دەڵێم کە وەکو هاوکارێک و برایەک کە پێکەوە ئیشمان کردووە هەموو هەوڵێکی جدی داوە بۆ ئەوەی کوردستان لە کارەکانیدا بە موئەسسەساتی بێت. هەوڵی داوە چاکسازی درست لەم وڵاتەدا ئەنجام بداتن و چاکسازی بکرێتن. زەختیشی لەسەر بووە. من لەوەش تێدەگەم قۆناغێکی نوێ بوو ئەو کاتەدا و زەحمەتیش بوو، ئاسان نەبوو، بەڵام دەورێکی زۆر گرنگی بینی لەو چاکسازیانەی کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامماندا، چ لە ڕووی شەفافیەت لە مەسەلەی نەوت، چ لە مەسەلەی بایۆمەتری، چ لە ئەو ڕێفۆرمانەی کە ئێمە لە وەزارەتی مالیە کردومانە دەستی دیارە، جێپەنجەی دیارە و من هیوادارم لەم قۆناغەی کە ئێستاش ئینشاءالله هاوکاری تەواوی سەرۆک وەزیرانیش دەبێ هەردووکیان پێکەوە دەتوانن قۆناغێکی باشتر لەوەی ڕابردوو ئینشاءالله بنیاد بنێن پێکەوە لە خزمەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان.